خدینه و دیویدارین اف سردانه جید بردوام بنو اف برزه جی چه سروقاتیا پارلمانی کساتیا قانون قهوه‌چی دا و چجیگ اف اندامد برزت پارلمان کردستان کو نینراتیا سرجم پیک هاتت هرما کردستانت کند بردوام بن نزیک هفرا پیک به هماهنگ بین اتجار سریا سرجم گراو گازنده و داخاز و تبینیت پیک هاتا دا وکی ما گوتی ام پارزگه ها دو کجی کو دولمندین به هبون اوان پیک هاتا و تاوی کمبونه جیگ دا کرتی و چری بحث داخاز و گلاو گازنده پیک هاتا سنور پارزگه ها دو که کرد آخفتم بو خانم قهوه چی اندام سروقاتی پارلمان کردستان دەم باش زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگاری دووەک بە ناوی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و بە ناوی پەرلەمانی کوردستان بە ناوی شایدی یاوەری ئێمڕۆ هاتینە سەردانی پارێزگاری دووەکمان کردو و پێش ئەوەی بینە خزمەتی بەڕێزیان سەردانی بەڕێز پارێزگاری دووەکمان کرد بەڕێز دکتۆر عەلی تەتەر لە ڕاستیدا لەو سەر و دنیایەکی تەواویدا بە پێکهاتەکان کە هەمیشە ڕۆلی پێکهاتەکان گرنگە لە هەرێمی کوردستان و مافی پێکهاتەکان پارێزراوە لە چوارچێوە یاسا بەرکارەکاندا و ئەم سەردانە لە کاتێکدا هاتووە کەەوەی لە نێزیکەوە ئاگداری ڕەوشی دۆخی پێکهاتەکان بین چ پێکهاتەی نەتەوەی و پێکهاتەی ئاین و ئاینزانەکان و ئێمە ئەوڕۆکە بریارماندا کە لە فراکسیۆنە جیاجەکانی پەرلەمانی کوردستان هاتوون سەردانی پارێزگاری دووەکمان کرد و سپاس و پێشوازی گەرمەی لەلای بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگار دووەک و بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگار و ئەندامانی ئەنجومەنی پارێزگار لە ڕاستیدا دنیایەکی تەواویانداکەوە هەمیشە پێکهاتەکان بایەخدانە بە ڕۆڵەکەی و بایەخ دەدرێتن بە سەرجەم داواکاریەکاندا هاوڵاتیبوونی یەکسانە لە هەرێمی کوردستان و ئێمە لێرەدا وەکو پەرلەمانی کوردستان دووپات دەکەینەوە کە هەمیشە پشت بەست بدن لەلایەن هەر داواکاریەکان هەبێتن کە بەپێ یاسا بەرکارەکان بە پرۆژە یاسا بێتن ئێمە لە پەرلەمانی کوردستان دیراسە دەکەین و لێرەدا نوێنەرمان هەیە لە پەرلەمانی کوردستان لە نوێنەری پێکهاتەکان و لە فراکسیۆنەکانی تری پەرلەمانی کوردستان کە هەمیشە بە دوواداچوون لەسەر داواکاریەکان و کێشە و گرفتەکانیان کردووە و ئێمە ئەم سەردانانە بەردەوام دەبێتن لێرەدا سەردانی کەنیسەکان دەکەین سەردانی کلیسەی کلدان و سریان ئاشور و ئەرمان و سەردانی شێخان دەکەین بۆەوەی زیاتر ئاگدار لە ڕەوشی پێکهاتەکان بینن و هەمیشە ئێمە زۆر متمانەمان بە بەڕێز پارێزگاری دووەک و بەڕێز سەرۆکی جێگیری ئەنجومەنی پارێزگار دووەک کەەوە ئەم وتانەی بەڕێزیان کە ئێمە لە ناو کۆبنەوەکەدا هاتەکایە کە پێکهاتەی تورکمان و کلدان سریان ئاشور و ئەرمەن و بە تایبەتی پێکهاتەی کلدان سریان ئاشور و ئەرمەن کە لە پارێزگاری دووەک کە لە ڕووی ژمارەوە زۆری